ڕۆژانێ لە مێژووی شۆڕشی ئەیلول لە نووسین و خوێندنەوەی شەوکەت مەلا ئیسماعیل حەسەن. ڕۆژی سێشەممە 9 شوباتی 1963 ئەمڕۆ لە دەی بەستێوە ڕۆشتین بۆ دەی باڵک لەسەر ڕووباری ژاراوە. پشت قەڵازە و خەڵکی ئەم گوندانە لە عەشیرەتی مەنگوڕن. ڕۆژی چوارشەممە 20 شوبات 1963 ئەم نیوەڕۆیە گوندی بەڵکمان بەجێهێشت بەسەر گوندی ڕێشوان و سرێچەدا ڕابوردین و گەیشتنە دەی چۆم خڕکە لە ماڵی مەحموود ئاغای عەباس ئاغای میراودەلین لە بەرەی بابەکراغای پشدەریە. ڕۆژی هەینی 22 شوبات 1963 ئەمڕۆ چوینە ناو شاری قەڵازەوە. ڕۆژی چوارشەممە 27 شوباتی 63 ئەمڕۆ قەڵازەمان بەجێهێشت بەسەر دەی ژاراوە و سوڵتانە دێ و سەنگەسەردا ڕابردوین و لە گوندی دەربەند ماینەوە. دوێنە لەسەر داخوازی وەفدەکەی بارزانی حکوومەتی نوێی بەغداد ژمارەیەکی زۆر لە کوردەبەندکراوەکانی ئازاد کرد. ڕۆژی پێنجشەممە 28 شوباتی 1963 حکوومەتی نوێ دەستی کردووە بە زیندووکردنەوە و هێنانە پێشەوەی ئەو ڕووداوانەی کاتی خۆی لە ناو کەرکووک و مووسڵ بە ناوی شوێعەکانەوە دژی هاوڵاتیان کرابوو. مەبەست بەڵگە دۆزینەوەیە بۆ گرتن و کوشتنی هەموو ئەو کەسانەی لەگەڵ ڕژێمی عەبدولکەریم قاسمدا بوون یان بە دیموکراسی خواز ناسراون. نزیکەی 40 بۆ 42 ڕۆژنامە و گۆڤاری سەر بە تەیاری عەرەبی قەومی بڵاو دەکرێتەوە. لە هەمان کاتە خاوەن بیرۆڕا دیموکراتەکان ڕاودوو دەنرێن و بەند دەکرێن یان دەکوژرن. حکوومەتی نوێ هێزێکی قەومی پرچە کردووە و ناوی حرس قەومی بەسەردا بردیوە بۆ ئەنجامدانی گرتن و کوشتنی کەسانی چەبڕە و دیموکراتی خواز. ئەم ڕژێمەنوێیە بە سەرزارەکی ئامادەیە هەموو داخوازەکانی ئێمە سەبارەت بە مافە دیاریکراوەکانی کورد بسەلمێنێ، بەڵام جارێ هیچی نەداوە بەدەستەوە. بەردان و ئازارکردنی ئەو کوردانەی بە ناوی پارتی و کوردایەتیەوە گیراون بەردەوام. لە هەمان کاتدا میری دەستی کردووە بە دوورخستنەوەی سوپا لە بەرەکانی شەڕ بەرەو دوا دەخشێنەوە بۆ دەوروبەری شارەکانی سلێمانی و هەولێر و کەرکووک و مووسڵ. لەوە دەچێت بۆ مەبەستی پێکهێنانەوەی ڕیزەکانی خۆی و هەروەها بۆ مەبەستی کۆکردنەوەیە بۆ هەر ڕووداوێکی داهاتوو. مانگی ئازاری 1963 ڕۆژی هەینی 1 ئازاری 1963 ئەمڕۆ دەی دەربەند چوارقورنە گرجان قەراناغامان بەجێهێشت. ئێستا لە گوندی کانیمارانین لەبەردەم شاخی شێخ زەرد کە ئەچێتەوە سەر زنجیرە شاخی قوچی خۆشناو. دانەشوانی ئەم گوندانە لە عەشیرەتی بڵباسن. ڕۆژی دووشەممە 4 ئازاری 1963 ئەمڕۆ فواد عارف وەزیری دەوڵەت و بابە عەلی شێخ مەحموود تایری حیا و کە سەرۆکی ئەرکانی سوپایە چەندان لێپرساوی دیکەش بۆ گفتوگۆ هاتن بۆ لای سەرۆک بارزانی لە دەی قولەی کانیماران لە ناوچەی بیتوێن لەسەر جادەی ڕانیە سلێمانی نزیکەی 4 ساعت و نیو لە گوندی ناوبراوە کۆبوونەوەکان بەردەوام بوو. سەرۆک بارزانی دوای یادداشتنامەی پوختەکراوی داخوازەکانی کوردی بەم شێوەی خوارەوە پێشکەش بە وەفدی حکوومەت کرد. یەکەم دانان بە مافەڕەوەکانی ملەتی کورد لەسەر ئەساسی ئیداری زاتی. ئەم دان پیادانانە لە دەستوری موقەتە بنووسێ و دواتر بخرێتە ناو دەستوری دائیمیەوە. کاتی تەشەکردنی دەستور ئەم مافانە لەلایەن لیژنەیەکی هاوبەشەوە ڕوون دەکرێتەوە و دەست بەجێ ئیشی پێدەکرێت. دووهەم بڵاوکردنەوەی بەیاننامەی لێبوردنی گشتی بۆ هەموو ئەو کەسانەی بەشداریان لە کێشەی کورددا کردووە. سێهەم پاکردنەوەی دامودەزگاکانی حکوومەت لە هەموو ئەو کەسانەی زیانیان بە کورد و ناوچەکانی کوردستان گەیاندووە. چوارەم لابردنی حیجز لەسەر مڵک و پارەی ئەو کوردانەی هاوبەشی شۆڕشی ئەیلولیان کردووە. پێنجەم لابردنی گەمارۆی ئابووری لەسەر کوردستان. شەشەم کێشانەوەی هێزەکانی سوپا لە سەرانسەر کوردستان. ڕۆژی هەینی 8 ئازاری 1963
ئەمڕۆ شۆڕشێکی قەومی عەرەبی لە سووریا ڕوویدا. سەعات 10:30 سەر لە بەیانی وەفدە شەعبیەکەی جاری پێشوو بۆ دووهەم جار هاتنەوە بۆ لای سەرۆک بارزانی لە دەی چوارخوڕنە نزیک ڕانیە. ئەندامانی وەفدە شەعبیەکەی حکوومەت ئەمانە بوون: ڕەزە شبیب، فائق سامەڕایی، حسێن جەمیل، عەبدولعەزیز دووری، زەید ئەحمەد عوسمان، فەیسەڵ حەبیب الخەیزەران. ڕۆژی شەممە 9 ئازاری 1963 ئەم شەو لە ڕادیۆی بەغدادەوە بەیان بڵاو کراوە کە حکوومەت لە چوارچەوەی عێراقە داندەنێ بە مافی ملەتی کورد لەسەر بنەمای حکمی لامەرکەزی. ڕۆژی شەممە 16 ئازاری 63 ئەم سەرقۆڵانەی لای خوارەوە لەگەڵ هاشم حاجی حەسەن ئەقراوی لە ناوچەی ئامادیەوە کەوتن ڕێگا بەرەو کۆیە بۆ ئامادەبوون لەو کۆبوونەوەدا کە دەکرێت بۆ گفتوگۆ لەسەر چۆنەتی ڕێکەوتن لەسەر مافی نەتەوایەتیمان. یەکەم ئەسعەد خۆشەوی، دووهەم ئەحمەد حاجی شەعبان، سێهەم عەگید سدیق، چوارەم ڕەشید سەعید دۆستکی، پێنجەم عەبدولواحید حاجی مەلۆ، شەش سلێمانی حاجی بەدری، حەوت تۆفیق بەگی بەرواری، هەشت خەیری سایبەک یەزیدی، نۆ محەممەد تاهیر حاجی سادق، دە محەممەدی حاجی سادقی برۆ. ڕۆژی یەکشەممە 7 ئازاری 63 ئێستا لە گوندی کانی بناوین. ئەمڕۆ بەفرێکی زۆر باری. لە شاری کۆیە لە ڕۆژی یەکشەممە 1963 لە شارۆچکەی ڕانیەوە بە تراکتۆر بەسەر چیای هەبێ سوڵتانە ڕۆیشتین بۆ شاری کۆیە و لە ماڵێک بارگای بێتەلی ئاراسمان دامەزران. دامودەستگای میری لە ناو شارەکەدا ماون. گفتوگۆ لەگەڵ ڕژێمی بەعەز بەردەوامە. بێتەلەکانی بەڕێوەبەراتی کۆیە و ئاسایش لەژێر مراقەبەی بێتەلەکەماندان. ئەو بروسکانەی میری داناردن تێکرا بە شفرە بوون لە نێوان کۆی و بەغدا و کەرکووک و هەولێر، بەڵام ئێمە سەعات بە سەعات وەرمانەگرت و دوای شیکردنەوەی بروسکە جفرەکراوەکان دەمخستنە بەر دەست سەرۆک بارزانی. ڕۆژی پێنجشەممە 21 ئازاری 1963 حکوومەت داوای هەموو ئەو چەک و بێتەلانەمان لێ دەکاتەوە کە ساڵ و نیوەکە پێشمەگە بە فیداکاری لە شەڕا بەدەستی هێناوە. ئەمڕۆ لە شاری کۆیە جەژنی نەورۆزە. ڕۆژی هەینی 22 ئازاری 1963 لە نێوان ئەو 30 کەسەی لە کۆبوونەوەکەدا هەڵبژێران ژمارەیەکیان نێران بۆ بەغدا و داخوازیەکانی لە کۆبوونەوەی دوێنەدا باسکران بۆ چەند جارێکی دیکە دەیخەنەوە پێش چاوی لێپرساوانی میری. ڕۆژی سێشەممە 26 ئازاری 1963 ئەمڕۆ بروسکەی حکوومەت هات بۆ بارزانی. داواکەن سەری ئەم مانگە وەفدی مفاوەزات لە بەغداد ئامادە بێ. ڕۆژی پێنجشەممە 28 ئازاری 63 بارزانی موافقەتی کرد کە وەفدی گفتوگۆ هاشم ئەقراوی و عەگید ئامێدی و جەلات تاڵەبانی بڕۆن بۆ لای حاکمی ئەسکەری عام. مانگی نیسانی 1963 ڕۆژی پێنجشەممە 4 نیسانی 63 ئەم بەیانیە پێشمەرگە عومەر نگڵی کوێستانی سەر بە پارتی دیموکراتی کوردستانی ڕۆژهەڵات لای ئێمەی بەجێهێشت و بە کاروباری کورداتی بەرەو ئێران کەوتەڕێ. ناوبراو لەگەڵ هەڤاڵەکانی ئەحمەد تۆفیقدا بوو. لە بارگای گەڕۆکی بارزانی فێری هەندێک تەکنیکی بێتەل و شفرەسازیمان کرد. بەو هیوایی ئەم کارە سوود بگێنێت بە هەر جموجۆڵێکی کورداتی لە کوردستانی ڕۆژهەڵاتدا سەرهەڵ بدات. لە سەرەتادا و پێش هەڵگیرسانی شۆڕژی ئەیلول بارزانی بڕیاری دابوو کە شۆڕژی کورد لە ناو خاچی کوردستانی ڕۆژهەڵاتەوە دەست پێ بکرێت. بۆ ئەم مەبەستەش چەند جارێک بارزانی کۆبوونەوەی نهێنی و گرنگی دەکرد لەگەڵ ئەحمەد تۆفیق و هەندێک لە هەڤاڵەکانی لە هەوارگەی چاڵوێ لە چیای شیرین بە ئامادەبوانی عارف قەرەچەتانی و ئەم کەسانەی لەم وێنەیەدایان. لە ڕاستەوە بۆ چەپ جەمیل مەردۆخی، عەبدوڵڵا ئیسحاقی، ئەحمەد تۆفیق، سلێمان موعینی، عارف قەرەچەتانی، سەرۆک بارزانی، هاشم قەدەتوڵڵا، قادر شەریف.
ئەسعەد خۆشەوی محەممەد ڕەشید فەلاحی ڕەشەی قاچاقچی 3 مانگ بەر لە دەستپێکردنی شۆڕشی ئەیلول ئەم بڕیارە لەلایەن بەرزانیەوە دەرکرا بوو کە شۆڕش لە کوردستان ڕۆژهەڵات بەرپا بێت. ڕاپەڕینی ناوەختی ئاغاکان و خاوەن زەویزارەکانی سلێمانی و هەندێک لە ناوچەکانی دیکەی کوردستان بە ئاگاداری میمسینی ئەو کاتە ئەم پلانەی سەرۆکبارزانی زیندە بەچاڵ کرد. ڕۆژی دووشەممە 8 نیسانی 1963 وەفدی مفاوزاتمان لە بەغدادەوە پێشنیارێکیاندا بە وەفدی عەرەبی و حکوومەتی عێراق کە ئێستا لە قاهیرەن. پێویست بوو نوێنەری کورد لەگەڵ ئەو وەفدەدا بوایە، یان ئێستا بوار بدەن کورد نوێنەری خۆی بنێرێ بۆ قاهیرە و بەشداری کۆبوونەوەکان بکات، چونکە لە تەقریری مەسیری عێراق کوردیش بەشدارە. لە پێشنیارەکان نووسرا بوو هەرچەندە ڕەنگە ئەو نوێنەرانەی عێراق لە قاهیرە بە نوێنەری عێراق بژمێردرێن لە ناحەی یاسای دەستوریەوە، بەڵام بۆ ئەوەی برایەتی کورد و عەرەب زیاتر بچەسپایە دەبوایە نوێنەری کوردیش بەشدار بووە. ئێستاش ئەگەر لە کۆتایی ئەم گفتوگۆیەی قاهیرە عێراق وەک خۆی مایەوە، ئەوە کورد ڕازیە بە لامەرکەزیەت، بەڵام ئەگەر لە نێوان عێراق و میسر و سووریادا ئیتیحادی فیدراڵی کرا، ئەوە پێویستە حکمی زاتی بدرێت بە کورد، و ئەگەر بڕیاری وەحدە درا لە نێوان عێراق و سووریادا، پێویستە کوردیش خاوەنی ئیقلیمی چوارەم بێت، مافی چارەنووسی بدرێتە دەست خۆی بێ ئەوەی لە عێراق جابێتەوە. لە ئێوارەی 25/4/1963 پێش ئەوەی شاری کۆیە بەجێ بێڵین، هەموو پێشمەرگەکانی سەر بەهێزە تایبەتەکەی سەرۆکبارزانی یەکیان گرتەوە. ڕۆژی هەینی 26 نیسانی 1963 لە ئێوارەدا شاری کۆیەمان بەجێ هێشت و کەوتینە ڕێگە. بڕیار وا بوو بە 2 شەو بگەنە گوندی سرێشمە لە نزیک گەلی عەلیبەگ. دوای 2 سەعات گەیشتە دەدەی میرسەید کە بریتێ لە 4-5 ماڵێک چیای چنار و میرسەید ئەکەوێتە پشت ئەم گوندەوە. ڕۆژی دووشەممە 27 نیسان ساڵی 1963 بەلای گوندی جەلێدا ڕابردین، ئێستا لە دەی سکتانین بەرامبەر شاخی ئاوە گرت. شاخی مام خۆشنا و داڕوشان دەکەوێتە پشتەوە. حاجی لە گوندێک لە دۆڵی باریسان ئەوەی سەنجڕاکێش بوو لەسەر دار و دەرخی ناو گوندەکە و لەسەر هەر 4 سوچی سەربانی مزگەوتی دەیەکە دایان هێلانەی حاجی لەقلەقی لێبوو. ژمارەی حاجی لەقلەقەکان لە 100 زیاتر بوو. پیاوەکان و بە ساڵدەچوەکانی گوندەکەش دەتوانم بڵێم زۆربیان حاجی بوون و حەجیان کردبوو. هەندێکیان لەسەر پشتی بێشکەوە ناوێنرابوو حاجی. گوێم لێ بوو پیاوێک بە ناوی حاجیەوە بانیان دەکرد. شەوی یەکشەممە 28 نیسانی 63 کەوتینە ڕێ، فەرمان وابوو جگەرە نەچێشتێ و لایەتی دەست بەکار نەهێدێ و هەتا دەتوانرێ کەس نەکۆکێ و قسە لەگەڵ یەکتر نەکرێ، کەس بانی کەس نەکا و هاوار لە ئێسرەکان نەکرێ، چونکە ئەو لا ڕێ و قەتپاڵانەی پێیدا دەڕۆشین زۆر نزیک بوون لە سەنگەرەکانی سوپای عێراقەوە. تەنانەت ئێسرەکانمان و باژیرەکانیش کە ئامێر و کەلوپەلی بێتەلەکەمانیان لەسەر بوو، پڕمیان لێوە نەداهات و لە کاتی هەڵنووتاندا زۆر بە بێدەنی خۆیان ڕاست دەکردە و هەڵدەسانەوە سەر چارپەل. دوای ماوەیەک گەشتینە دەی چیوەی سەر و ڕۆژی دووشەممە 29 نیسانی 63 ئەمڕۆ بە فەرمانی بارزانی عەبدوڵاغای پشدەری لەگەڵ هێزێکی تایبەتە نێران بۆ چیای سپیلک و بەنی هەریر و لەوێ جێگیر بوون. ڕۆژی سێشەممە 30 نیسانی 63 بەسەرێ دەراش و بالوکا و توتما ڕابردون و ئێستا لە گوندی خەتێ. مانگی ماییس ساڵی 1963 ڕۆژی پێنجشەممە 2 ماییس 1963 ئەمڕۆ بەسەر گوندی هەروتە کۆن و
تووتمەدا ڕابردون ئێستا لە گوندی شارستێنین بەرامبەر چیای هەریر بە جۆرەی ئەو بروسکانەی لە بێتەلەکانی میریەوە وەریدەگرین و شیعەکەمەوە حکوومەت نیازی خراپەوە هەنگاو بەرەو شەر هەڵگیرسانەوە دەنێ ڕۆژی شەممە 4 نیسانی 63 سبەینێ بەسەر ئەم گوندانەدا بەرەو سرێشمە ئەکەوینە ڕێ بناوێ گرکۆک ئالانە کانی ڕەش کانی وەتمان دەستیلۆک سرێشمە ڕۆژی یەکشەمە 5 مای 1963 ئەو سەرقۆڵ و لێپرساوانەی لە ناوچەی بادینانەوە هاتبوون بۆ ئامادەبوون لە کۆبوونەوەکانی شاری کۆیە سبەینێ هەمویان لە گوندی سرێشمەوە کە ئێمەی لێن بەرەو بادینان دەگەڕێنەوە سەرۆک بارزانی کۆبوونەوەی لەگەڵاکردن و ئەو ئامۆژگاریانەی بۆ ئاشتی و دۆخی شەڕ پێویستە بەوردی و خۆی ئاسایی ڕوونی کردەوە بۆ ناوبراوان کاتە گەشتینە گوندی سرێشمە یەکەم شەو لە ماڵێ بێتەلەکەمان دامەزران بەڕێکەوت عومەراغای سوورچیش لە هەمان ماڵ بوو لەسەر لە ئێوارەیە عومەراغا خاوەن ماڵەکەی نارد لە ناو گوند یەک سەبەتە هێلکەی کڕی بەشێکی لێکرا بە هێلکەوڕۆن و خورا بەشەکەی تریش کولێنرا و هەڵگیرا بۆ بەرچایی بەیانی ڕۆژی پێنجشەممە 16 مایسی 63 ئەمڕۆ جێرە تاڵەبانی و وەفدی کورد جارێتر لە کوردستانە ڕۆشن بۆ قاهیرە بۆ گفتوگۆکردن دەربارەی چارەنووسی میلەتی کورد پاش ئەوەی بەیاننامەی وەحدە ئیتیحادیە کرا لە لێوان عێراق و میسر و سووریادا ڕۆژی سێشەمە 21 مایسی 63 ئەمڕۆ دەی سرێشمە بەجێ ئەهێڵین و ئەڕێن بۆ خەلان لە ڕێگەمانە تەنها گوندی هەنارە هەیە بەلای چەپدا و سەر بە ڕووباری خەلاندا تێدەپەڕین ڕۆژی یەکشەممە 26 مایسی 63 ئێستا لە دەی هەنارەین لە بناری شاخی برادۆست ئەمڕۆ سەرۆک بارزانی بە سەردار ڕێژ بۆ بارزان پەتی درۆ کورتە لە مانی مایسی ساڵی 63 لە چیای برادۆست بووین لە تەنیش بێتەلەکۆ دانیشتو بووم خەریکی شیکردنەوەی بروسکەی هێزەکانی ڕەژیم بوو شەڕ زۆر بە گەرمی بەردەوام بوو بێتەل حەمەرەزا عەبدوڕەحمان چاودێری ئزگەی بێتەلی فێرقەی دووی دەکرد بروسکەی کراوەی دەنارد بۆ چەندان ئزگەیەکی تر دەیگوت مەعاو شەوکەت گەڕاوەتۆ لامان ئەوە تا لە تەنیشتمەوەیە کە جۆم لەو درۆ گەورەیە بوو هاتمە وەڵام و بە درۆخستنەوەیان ناچار بێدەنگ بوون لەشکر بەرەوچیای پێرس کشا ڕژێمی بەعز مەفاوەزاتی پوچەڵ کرد مانگی حوزەیرانی 1963 یەکشەممە 9 حوزەیرانی 63 ئەم شەو دوای شێکردنەوەی بروسەکانی سوپای عێراق بە تەواوەتی دڵنیا بوون کە میری بڕیاری شەڕی داوە و پلانی هێرشەکانیانم گەیاندە دەست بەرزانی ڕۆژی دووشەممە 10 حوزەیرانی 63 سەرەتا جەیش و جاش بە شێوەیەکی بربڵاو لە هەولێرەوە بەرەو شەقڵاوە هێرشیان هێنا ڕژێمی بەعز بە سەرۆکاتی عەبدولسەلام عارف لە ڕۆژی 6 1963 لە ئیزگەی بەغدادەوە بە بەیاننامەیەک پوچکردنەوەی گفتوگۆی نێوان بارزانی و ڕژێمی باسی ڕاگەیان و بڕیاری شەڕی دەرکرد لە هەمان ڕۆژدا کەوتە هێرش و پەلاماردانی شار و شارۆچکە و دێهاتی کوردستان دەستیان کرد بە گرتن و ڕەشەکوژی کوردان هێرشی سوپا و جاش ئەقلیمگیر بوو بۆ سەر هەموو ناوچەکانی دهۆک زاخۆ بارزان مێرگەسوور کۆیە چەمچەماڵ سلێمانی ڕانیە قەڵازە دەشتی گەرمیان قەرەداغ خانەقین کفری کەلار دەربەندی خان هەڵەبجە و شارەزور دوو هێزی سوپای سووریا گەشتە ناوچەی دهۆک و زاخۆ بۆ هاوکاری سوپای عێراق لە هێرشەکانیاننا بۆ سەر کوردستان هەردوو هێزەکان بریتی بوون لە پوختەی کۆماندۆی سوپای سووریا بەناوی قوواتی یەرموک قووات بەرەدا لەگەڵ جاشی عەشایری بەدوو بە دژداشەوە ئەگالەوە دژداشەکانیان بەدەستێ هەڵگرت بوو و هەواریان دەکرد ئەحنەل بەدوو وێنە لە عەدوو واتە ئێمە بەدەوین دوژمن خۆت دەرخە دوژمن تۆ لەکوێی لە یەکەم هێرشیانە 40 جاشی بەدوو کوژران دواتر میری گوندەکانی
ئەم بەروئەوبەری جادەی سێمێل و زاخۆی بە دانیشتوانی چۆڵ کرد کە هەمویان کورد بوون. لە شوێنی ئەمانە عەشایری بەدووی نیشتەجێ ئەو گوندانە کرد. بەهۆی توندوتیژی هێرشەکانی بەعز بۆ سەر بارزان و مێرگەسوور ناچار ئەو کاتە بارزانی لەگەڵ هێزە تایبەتەکەی خۆیان گەڕایەوە بۆ چای پێرست. ڕۆژی سێشەممە 11 حوزەیرانی 63 شەڕ و پێکدادان لە نێوان لەشکری ئێمە و هێزەکانی سوپا و جاشدا لەسەر ڕێگەی هەولێر شەقڵاوە بە توندی بەردەوامە. بە جۆرە ئەو بروسکانەی ئێمە وەریدەگرین، جێش و جاش لەژێر ئاگری تۆپباران و فڕۆکەی هێرشبەر و بۆمبە هاوێژدا لە سەرانسەر شارەکانی کوردستانە بە توندی دەستیان بە هێرشی بەربڵاو کردووە. ڕۆژی چوارشەممە 19 حوزەیرانی 63 ئەمڕۆ بەسەر دێی مەندان و زەردەگۆمان و سۆرانچێ و کانیدان و شانەدەردا ڕادەبورین و ئەچین بۆ ڕێزان. گوندی سۆرانچێ لە بناری شاخی برادۆسە بەرامبەر ڕووباری شن زەی گەورە. شەڕ زۆر بە توندی بەردەوامە لە حوجران و کۆڕێ و ڕووبەرە و شەقڵاوە. ڕۆژی هەینی 21 حوزەیرانی 63 ئەم شەو گەیشتنە گوندی ڕێزان و لە ماڵی سەرۆک بارزانی میوان بووین. دوو گەلی هەیە لە پشت ڕێزانەوە، یەکەم گەلی بێدارون، دووهەم گەلی ڕێزان. ڕۆژی شەممە 22 حوزەیرانی 63 ماوەی دوو ڕۆژە ئەنۆرمایی و قۆڵەکەی لە جێ گوندی بەربانچێ لە نێوا گوندی سکرین و سوارەتووکە ئابلۆقەی سریەک ئەسکەریان داوە. ئەم ئێوارەیە فڕۆکەی هێرشبەر سەنگەری ئەنۆرمایی و قۆڵەکەیدا بەرڕاکەت لە ئەکامدا ئەنۆرمایی شەهید کرا. ڕۆژی یەکشەممە 23 حوزەیرانی 63 ئەمڕۆ هێزی سوپا و جاش توانیان لیوای 5 بگێنە ناو شاری کۆیە. هێزی ئێمە نەیتوانی توتنە فەحسکراوەکان و فەحز نەکراوەکان ببەنە دەرەوەی شار، لەبەرەوە ناچار بوون ئاگری تێبەردن. نزیکەی 1000 فەردە بوو. ڕۆژی دووشەممە 24 حوزەیرانی 63 ئەمڕۆ لەشکری ئێمە ڕێگەی سەلاحەدین شەقڵاوان بەردا. پێشەکی هێزی جاش چوونە ناو شەقڵاوە. ڕۆژی چوارشەممە 26 حوزەیرانی 63 لەبەرەکانی شەڕ لە سپیلک ئەم فەرماندانەی پێشمەرگە بە دەستی دوژمن بریندار کران: عەبدوڵاغای پشدەری، عەریف یاسین چەیی، عومەراغای خدراغای سوورچی. ڕۆژی پێنجشەممە 27 حوزەیرانی 63 ئەم ئێوارەیە لەسەر لوتکەی چەپی شاخی پێرز سەرقۆڵە مەلاشینی بارزانی و 5 پێشمەرگەی دیکەی بارزانی بە گولە تۆپی دوژمن شەهید بوون. ڕۆژی هەینی 28 حوزەیرانی 63 ئەمڕۆ لوتکەی لای چەپی چای پێرز بەرامبەر ناحەی بیرەکەپرە لە سەمتی پشتەوە کەوتە ژێر دەستی هێزەکانی سوپا و جاشەوە. ڕۆژی یەکشەممە 30 حوزەیرانی 63 ئەمڕۆ مقەدەم عەزیز ئەقراوی و هێزەکەی پشتی هێزەکەی عەقید کافی نەبەویان لەبەری شەڕا لە سپیلک بێ شەڕ بەردا و گەڕانەوە بۆ چیای گۆڕس و نواکێن. بەشکاوی عەقید کافی نەبەوی کە فەرماندەی گشتی جەبهەی سپیلک بوو، دوای شەڕ و کوشارێکی جوانمەردانە ناچار بە پلانی ئەسکەری و مدەبەر و منەزەمەوە بەرەو دواوە کشایەوە و هێزەکەی ڕزگار کرد. ڕاودونانی ئەندامانی حیزبی شیوعی لە 8 شوباتی 1963 بەعس کەوتە ڕاونان و گرتن و کوشتن و لێدانی ڕێکخراوەکانی حیزبی شیوعی لە ناو میلەت و سوپا و دامۆزەستگای دەوڵەتیدا. لێکەم ڕۆژی کودەتای بەعسەوە شیوعەکان بە لێشاو ڕویان کردە کوردستان و خۆیان دەگەیاندە ئەو گوندانەی هێزەکانی بارزانی لێبوو، چونکە لە ناوچەکانی دیکەی کوردستان دەستگیر دەکران بە فەرمانی میمسینی ئەو کاتە ماوەیەک بەبەندی دەهێڵرانەوە. لیژنەی ناوەندیان لە گوندی دەرگەلەی سەر بە گەڵاڵە جێگیر بوو، دەستیان کردەوە بە ڕێخستنەوەی خوان و پێکەوەنانی هێزێکی سەربازی لەژێر چاودێری و فەرمانی سەرۆک بارزانیە.
لەژێر چاودێری و فەرمانی سەربازانە چالشیان سەرنجڕاکێش بوو. دەستکەوتان لە چەکی نیمچە قورس بۆ ئێمە سوودبەخش بوو، بە تایبەتی لەبەرەی شەڕ لە چیای هەندرێن و زۆزر. باسیەکان پەیوەندی خوان لەگەڵ سۆڤێت پچران و بەغداد هەموو پەیمان و ڕێکەوتنامەکانی نێوان عێراق و سۆڤێتی ڕاگرت. فڕۆکەی جەنگی سووریا بنکلچیان و ژەرسیان سوور بوون. بەچاو لە فڕۆکە جەنگیەکانی عێراق جا دەکرانەوە، ناوبەناو داهاتنە سەرمان و بۆردومانیان دەکردین. بە شەو فڕۆکەی تایبەت لە سنووری تورکیاوە داهاتە سەرمان و بە بەرزەوە دەفرین بۆ دەستنیشانکردنی ئەو شوێنانەی هێزەکانی بادینان جموجۆڵی بەرگری و فریارڕەسی یەکتریان ئەنجام ئەدا. کە ڕۆژ دەبەوە فڕۆکە جەنگیەکانی عێراق هێرشی ئاسمانیان دەکردە سەر شوێنە دیاریکراوەکان، یان هەمان شەو دوای کشانەوەی ئەو فڕۆکانەی لە تورکیا هاتوون دەدراینە بەر لە شاوی تۆپە دوورهاوێژەکانی سوپای عێراق. لە ڕۆژی 18 دەی 1963 عەبدولسەلام عارف دشی بەعسی فەرمانڕەوا کودەتای کرد و دەستی بەسەر دەوڵەتی عێراقتا گرت و دام و دەستگا و دەسەڵاتی باسی ڕوخان. بە جۆرەی دەنگباز کە لەودی و سنووری تورکیاوە پێمان دەگەیشت، تورکیا بەردەوامە لە هەڵچنینی ئەشکەوتەکانی کوردستانی ژوورو بۆ کۆنکریت و پڕکردنەوە و ڕوخاندنیان و دەست نیشانکردنی کانیاوەکان و سەر لە نوێ دروستکردنی نەخشەی کەنتۆری گوندەکانی کوردستان و لوتکەی چیاکان و شی و دۆڵەکان بە مەبەستی سەربازی و ڕامیاری.